پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئینسانی وایە قسەیە دەکات قسەکە تووڕەبوونی خوای تایە بەهۆی ئەو قسەیەوە خوای پەروەردگار هەتا ڕۆژی قیامەت تووڕەیی خۆی بۆ ئەو کەسە دەنووسێت. یەکێک لەو خاڵانەی کە پێویستە گرنگە ئاگادار بین، زۆر جار ناو ئێمەدا کەسێک نەخۆشە لەسەر جێگا کەوتووە، کێشەیەکی هەیە، کاتێک کە دەمرێ ئێمە چی دەڵێن؟ هەمومان بەعام فڵان کەس نەجاتی بوو، بەخوا فڵان کەس ڕزگاری بوو، فڵان کەس خوا ڕەحمی لێ بکات نەجاتی بوو. ئایا ئەم قسەیە لەلایەنی شەرع و قسەیە چۆنە؟ شتێکی باشە، ڕاستە یا خراپە؟ لە حەدیثێکی صەحیحدا هاتووە لە صەحیحە بە ژمارە 1710 دایکی مانداران عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت قيل يا رسول الله صلى الله عليه وسلم ماتت فلانة واستراحت. بپیغمبری خواه وترا صلی الله علیه وسلم فلان ئافرەت مرد ئیسراحەتی کرد، ڕزگاری بوو، نەجاتی بوو. ئەمە ناو خۆشمانە زۆرم شتە سەدها و هەزارها جار گوێمان لێ بوو یا وتومانە هەندێکمان فلان کەس مرد واستراحت، فلان ئافرەت ڕزگاری بوو، نەجاتی بوو. ئەفەرمێ فغضب رسول الله صلى الله عليه وسلم، خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم زۆر تووڕە بوو کاتێک کە گوێی لەم قسەیە بوو فڵان کەس نەجاتی بوو. وەڵڵاهی ئەو ئازارەی کە هەیەتی، ئەو نەخۆشی کە هەیەتی، ئەو سەرەتانەی کە هەیەتی، یا هەر نەخۆشێکی تر بێ، وەڵڵا پەنا بەخوا بەقەد یەک سانی و یەک دەقەی ناو عەزابی قەبر عەزیەتی نادا. ئەگەر دەیەها ساڵ بێ نوێژی نەکردووە فڵان کەس نەجاتی بوو، تۆ چوزانی نەجاتی بوو. بۆ قیامەت لای تۆ نەشتێکی بەسیتە. مشکلەکە ئەوەیە خەڵکی ئێمە زۆر بەما قیامەتەوە زۆر بە ئاسانی گرتووە. کاتێ دەڵێ فڵان کەس خوا لێی خۆش بکوڕە خوا لێی خۆش بووە، بوو لە خوا ناترسی، وەڵڵا دووری مەگرە بەهۆی ئەو قسەوە خوا بتخاتە ناو سەقەرەوە. خوا لە فڵان کەس خۆش بووە، چیمان کردو بۆ خوا لێمان خۆش نابێت، چیمان کردووە؟ دوور کات نوێژەکەی کردووە دەنی خۆتی پێ فشەکەیتەوە، عیب ناکەی، شەرم ناکەی لە خوا. تۆزێ ڕۆژوو دەگریت، شەو نوێژێ دەکەی، وەڵای ڕۆژێک گوێم لە پیاوێکی بەتەمەن بوو پەنا بەخوای گەورە شەیتان گومڕای کردبوو، ئەڵێ چی باشە؟ لە تاریخی بەشەریەتە هیچ کەسێ بەقەد من شەو نوێژی نەکردووە، حتا وتی پێغەمبەران وتی بەڵێ پێغەمبەرانی سەلامی خوای لەسەر بێ. یعنی ئەمە گومڕاییە، ئەمە سەرگەردانیە. تاریخی بەشەریەت هەی بەدبەخت شەیتان گومڕاتی کردووە دڵنیا بە ئەوە حاڵەکەت بێ خوا یەک نوێژ و شەو نوێژی لێ قبوڵ ناکات. کێشەکەمان ئەوەیە فڵان کەسی خوا لێ خۆش بوو، فڵان کەسی ڕەحمەتی، ئەمانە هەمووی تاوانە، هیچی شەرعی نیە. ئەمانە ئاگاداری خۆتان بن. بەڵێن فڵان کەسی ڕەحمەتی، ڕەحمەتی زانی یانی چی؟ یانی بەهەشتی. بەچی بەڵگەیەک وا دەڵێی؟ کاتێکە ئافرەتێک دایکی ئیمامی کەعب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ قسەیە دەکات، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی پێ دەفەرمێ؟ دایکی دەڵێ ئەی کەعب بەهەشت پیرۆز بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئینکاریە دەکات، دەفەرمێ تۆ چی دەڵێی؟ چۆن دەڵێی پیرۆزت بێ بەهەشت؟ چۆن دەڵێی تۆ فڵان کەس بەهەشتیت؟ بۆ ئێمە ئیشی ئێمە نییە پەنا بەخوای گەورە، ئاگامان لە خۆمان بێت. کەسێک مرد بڵێن خوایە لێی خۆش بە، یا ڕەبی خوایە ئەو ناڕەحەتی و ناخۆشیەت کردبێتە کەفارەتی گوناهەکانی، یا ڕەبی خوایە بۆ خاتی گەورەی خۆت و ناوە جوانەکانت خوایە لە تاوانەکانی خۆش بە، یا ڕەبی خوایە لە دوای مردنی ئیسراحەت بکە لەو کەسانە بێ کە ئیسراحەتەکە مەڵی ئیسراحەتی کردووە نەجاتی بووە. فەرمووی ئینەما یەستەریح من غوفر له. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تووڕە بوو، فەرمووی ئەو کەسە ڕزگاری دەبێ، ئەو کەسە ئیسراحەتەکە، ئەو کەسە نەجاتی بۆ کە خوا لێی خۆشە بێ. تۆ توزانی بەڵگەت پێ کە خوا لێی خۆش بووە؟ چی بەڵگەیەکت پێیە؟ ئینسانی وایە ملیارەها چاکەی پێ لە قیامەت هەموویدا بە خەڵکی، زاڵمێ مردووە دەیەها دووەنم عەرزی خەڵکی داگیر کردووە فڵان کەس نەجاتی بوو. وەرە دڵنیا بە لەناو قەبرەکە بێ خۆڕ هەڵکەنێ، دڵنیا بە تا ڕۆژی قیامەت سەرشۆڕ و ڕسوایە عەرزی خەڵکی داگیر کردووە فڵان کەس خوا لێی خۆش بوو.
بأقام لخمان بيت بيغمري خوافة النبي صلى الله عليه وسلم أو كسا إسراحتك لدواء مردني كخوالي خوش بوا هيج بلغيك بيني إخوالي فلان كس خوش بوا چی بەڵگەیەکت پێ کەواتە دەمی خۆت بگرە دووری مەگرە بەهۆی ئەو قسەی خوا بتخاتە ناو جەهەنەمەوە کە کاتێک دەڵێی خەڵکی فڵان کەس خوا لێی خۆش بوو فڵان کەسی ڕەحمەتی فڵان کەسی بەهەشتی بە ئاگامان لە خۆمان بێ ئەم خاڵە زۆر گرنگە ئاگاداری بین هەلە خۆمانە حکم نەدەین بەسەر خەڵکیە بە بەهەشت و بە جەهەنەمەوە ئیشی ئێمە نییە